خۆشەویستان لە تەوەری یەکەمماندا دێینە سەر بابەتێکی گرنگی زانستی ڕێکخراوی کەیساین هەیە بڕیارە لە ڕۆژانی ئایندەدا لە پارێزگای هەڵەبجە هەشتەمین سیمپۆزیۆمی خۆی ئەنجام بدات. بزانین لەم سیمپۆزیۆمەدا کە هەشتەمینیانە چی ئەکەن، توێژینەوەکان چین، ناوەڕۆکی با بڵێن بابەتەکان چین. ئێمە لەسەر ئەم تەورەیە بە چڕی گفتوگۆ قسەکەین لەو ماوەی کە بۆمان دیاری کراوە بە میوانداری زۆر بەڕێز بێرون ئەنوەر ئەندامی ڕێکخراوی کەیساین بۆ توێژینەوەی زانستی کە بە سوپاسەوە لە ستودیۆ لەگەڵمانایە. کاک بێرون بەخێربەی. خۆ بەخێربەی. با پێشووی جەنابەت بێ ئێمە لەسەر وشەی سیمپۆزیۆم قسەمان کرد. با بینەر و بیسەرەکان ئێمە و بە تایبەت ئێمە ئەنواع جۆر بینەرمان هەیە لە گەنجێکەوە تاوەکو مامناوەندێک تاوەکو بە تەمەنێک داوانێت دایەپیرێک حاجێک بە دیارمانەوە دانیشەیە کۆمەڵە وشەژەن تازەن. هەر بەڕاست کاک بێرون وشەی سیمپۆزیۆم جیاوازی چیە لەگەڵ پانێڵ و سیمینار و کۆڕ و بۆ بەمە ئەوترێ سیمپۆزیۆم؟ حەزەکەم بۆ ئێمە و بۆ بینەرانی شەڕونکەیتەوە. نایخۆی گەورە میهرەبان دەستخۆشی بۆ کەناڵە جوانەکەی پێم لە ڕاستیە وشەی سیمپۆزیۆم بۆنەیەکی زانستیە، یان با بڵێن جۆرێکە لە بۆنەیەکی زانستی، چۆن کۆرسمانەیە کە بۆنەیەکی زانستی، چۆن کۆنفرانسمانەیە کە بۆنەیەکی زانستیە، چۆن پانێڵمانەیە کە جۆرێکی بۆنەیەکی زانستیە. سیمپۆزیۆمیش بە هەمان شێوە جۆرێکی بۆنەیەکی زانستیە کە لە دوو بەشی سەرەکی پێک دێ. بەشی یەکەمیان ئەبێ بابەتی سێرەمۆنی و دەستخۆشی و حەفلات و ئەو بابەتانە بێ. بەشی دوێمی لایەنە زانستەکەی دیکە کۆمەڵێک محازەڕە و کۆمەڵێک بابەتی زانستی تێیدا ئەنجام دەدرێت. ئەمە سیمپۆزیۆمە، ئەمە پێناسەکەیەتی لە دوو بەش پێکە دێ. بەشێکیان بابەتی سێرەمۆنی و حەفلات و تەرجیحکردن و ئەو بابەتانەیە، بەشێکی لایەنە زانستەکەیەتی کە هەردووکی یەکگرێ ئەو سیمپۆزیۆمی لێ من لەگەڵ برادێکە باسم کرد ڕۆژەکان وتی کردی بە سوعبەت بۆ خۆشی، وتی هەر کاتێک داوت کرای لەسەر بانگەشنامەکە نووسرا بوو سیمپۆزیۆم بچوتم بۆ، وتی یەکێک لە خەسڵەتەکانی سیمپۆزیۆم بەوەی خواردنی تایە، هەنی ژەمێ خواردنی تایە. ڕاستەوە ئەبەم بابەتە سیرەمۆنیەکەی تر ئەو ینی ئەو بەشێکە لەوەیان کێخە بەدڵی خۆیەتی لە ڕەنگە خواردنە بۆ دانێ، ڕەنگە خەڵاتێکت بێت باتێ، ڕەنگە بریتی بێت لە برێکێک لە دانیشتێکی کۆمەڵایەتی و بەشە دۆمەکەی لایەنە زانستی. باش بابینە سەر ڕێکخراوەکە ئەنجا کەیساین بە وردی یان بە کورتی لەسەر ڕێکخراوی کەیساین پێناسەیەکمان بۆ کە تۆزێک بۆمان بناسێنە بۆ بینەران بزانین کەیساین چییە، ئیشی چییە، کەی دامەزراوە، مەبەستی ئیشکردنی چییە. زۆر باش. ڕێکخراوی کەیسان ڕێکخراوێکی زانستی ناحکومیە بە فەرمی لە ساڵی 2017 دامەزراوە. ئاماژ لە دروستکردنی ڕێکخراوەکەمان بە کللتورکردنی توێژینەوەی زانستیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و عێراق و میدڵ ئیست بەگشتی. ئێمە لە ڕاستیە سەرەتای دروستبوونی بیرۆکەیەک بۆ ئەم ڕێکخراوە بۆ ئەو بۆشایە گەورە ئەگەڕێتەوە کە دروست بووە لە بواری زانستە، هەستمان کردووە کە بۆشایەکی گەورە هەیە، بۆشایەکی گرنگ هەیە کە پێویستی بە ڕێکخراوێک، کە پێویستی بە کۆمەڵە گەنجەکەوە هەستێ ئەم بابەتی زانستیە بگرێتە ئەستۆ ئەم بۆشایە گەورە پڕگاتەوە. هەر لەسەر ئەم ئەساسە ڕێکخراوی کەیساین دروست بووە و چەندین چالاکی و ئاماژمان هەیە. یەکێک لە چالاکیەکانمان ساڵانە ئەنجامدانی ئەو سیمپۆزیۆمەیەکەوە ئەم ڕۆل لەسەر ئەم بەرنامەی قسەی بۆکەین. لەسەر ئەم جارە پێم وابێ پەیارە نایابەکان، پەیپەرە نایابەکان ئەمە چیە؟ مەبەست چیە لە پەیپەرە نایابەکان؟ سیمپۆزیۆمی پەیپەرە نایابەکان ئەمە بە چالاکیەکی یان با بڵێن نەریتێکی ڕێکخراوی کەیساینە، چالاکیەکی ساڵانەی کەیساینە کە ساڵانە ئەنجام دەدرێت هەر ساڵە و لە پارێزگایەک و لە شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە ئەنجامی دەدەین. ئەمە چیە؟ ئێمە هاتوین بە پێوەرێکی دیاریکراو یین ئەو توێژینەوانەی ساڵی ڕابردوو کە بڵاو کراونەتەوە بۆ پێوەرە هەڵسەنگاریان بۆکەین تۆپ تێنەکە لە شوێنێک لە پارێزگایەک لەم هەرێمی کوردستانە خەڵاتەکەین.
ئیتر هەر جارە و لەسەر ئەساسی کۆمەڵە شت یعنی بۆ نمونە ئێمە لە سیمپۆزیەمەکانی ڕابردووە کە ئەمە هەشتەمینە ئینشاءالله کە بڕێروە لە ئەنجام بدرێ حەوتەکەی تر هەر ساڵە و لە شوێنێک بووە ئەم بە خاڵێکی زۆر گرنگ خاڵێکی ترەوەی کە ئەم ساڵانی ڕابردوو سیمپۆزیەمی با بڵێن یەکەم و دووەم و سێمەمانە تەنها لەسەر ئاستی پارێزگای سلێمانی دواتر کوردستان ئەم ڕەنکینە ئەم سیمپۆزیەمە ئەنجام درا بەڵام لە چەند ساڵی ڕابردووە توانیمانە بیکەم بەسەر ئاستی عێراق هەموو توێژینەوەکانی عێراق ڕەنکینکەین واتە بتوانین بێژگە لە کوردستان عێراقیش داخلی ڕەنکینەکە بکەین ئەو براوانەی کە لە عێراق و دەرەچنیان بۆ لامان کوردستان ببینن شوێنەکە ببینن لای ئەوان لە ڕاستیەوە لای خۆشمان بەداخەوە کە با بڵێن هەندانێکی ئۆتۆمانی ئێمە بۆ توێژەران کەیسان درکی بەمە کردووە کەوا پێویستە ساڵانە ئەو کەسەی کە ماندوو ئەبێ بە ئەنجامدانی توێژینەوەیکی زانستیەوە پێزانینێکیان بۆ ئەبێت جی ئەگەر پێزانینەکە مادی بیان معنەوی بێ هەر گرنگە بۆ ئەو کەوا بزانێت کارێکی ئەنجام داوە دەستخۆشی لەکەین بە ئێوەی ئەناسێنین بە خەڵکی ناسێنین بە بینەرانی ناسێنین بە کەس و کار و مناڵەکانمانێ ناسێنین کەوا ئەمە داهاتی کوردستانە ئەمە یەکێکە لە زانایەکانمان لە کوردستانیان لە عێراق بێ و هەر لەسەر ئەم ئەساسش هەشتەمین سیمپۆزیەم ئینشاءالله لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەچێت. باش ئەم توێژینەوانە تایبەت بۆ ڕێکخراوی کەیساین ئەنجام دراون لەسەر داوای ئێوە بووە بابەتەکان هەڵبژێراوەیان نا ئەو توێژینەوانی توێژەرەکان لە زانکۆ و ناوەندە زانستی و فەرمیەکان لە هەرێمی کوردستان ئەنجامیانداوە یا لە ڕێکخراوەکانە ئەنجامیانداوە ئێوە کۆتان کردوونەتەوە؟ پرسیارێکی زۆر گرنگە دەست خۆش بێت ئەم توێژینەوانە خۆیان سەرەتا بڵاو کراونەتن چونکە ئێمە ئێستا لە ساڵی 2025 سیمپۆزیەمی 24 ئەنجام بدەین یعنی ئەو پەیپەرانەی کە لە ساڵی 2024 بڵاوکراونەوە یین ئێمە ئەوانە هەڵەسەنگێنین کە ئەمە یعنی ئۆڕەدی خۆی پەیپەرەکە بڵاوکراوەتەوە ئێمە چۆن ئەم توێژینەوانە کۆکەنەوە با بڵێن پرسیارەکە بۆ جۆری لێکن ئێمە سۆفتوێرێک و بەرنامەیەکی زیرێکی زۆر تایبەتمانەیە کەوا داتای نەک کوردستان و عێراق هی هەموو جیهانی کۆکردوتەوە ئەو بۆ سۆفتوێرە بە پێوەرێکی زۆر تایبەت کە پێوەرەکەمان پێداوە یین ڕەنکینەکەن ڕیزبەندی ئەەکەین کە کۆمەڵێک لە کۆمەڵێک بڕگە و پێوەەر پێکاتوە بەپی ئەوە تۆپ تێنەکە خەڵاتەکەن ئینشاءالله. وتە پارێزگای هەڵەبجە بۆ ئەم جارە لە پارێزگای هەڵەبجە ئەو شوێنەتان دیاری کردووە؟ لە ڕاستە پارێزگای هەڵەبجە لەبەرەوەی لە هەمومان ڕوونە کە ئەمە ئەبێت یعنی پارێزگای ئەبێت گرنگێکی زیاتری پێ بدەین و بەڕاستی ئێمە خۆمە بە مەسئولیت دەزانین لەبەرەوەی کە هەڵەبجە بوو بە پارێزگار کە بوو بە پارێزگار نابێت دابڕێت لەم چالێکی زانستیانە و لەم بۆنە زۆر گرنگ و تایبەتانە لەبەرەوە حەزمان کردووە ئەم خزمەتە ئەگەرچی بۆ کوردستانە بە تایبەتر بۆ پارێزگای هەڵەبجە بێت. باش کاک بێرون تاوان ژمارەکەتان لەبەردەستایە چەند توێژینەوە ینی لەو بەرنامەی خۆتانە هەیە ئەمە یەک دوو هەم تاوان ئێوە دەدانیان کەیتر وەکوڵێ لە ترۆپکان لە هەموو ئاستەکانە لە پێشەوەن هەڵێ بژێرن کە ئەڵین زانستی تەنها توێژینەوەکان ئەبێ لە بواری زانستیە بێ یا هەر توێژینێک لە هەر بوارێکا کرابێ داخڵی ئەم ئیشەی ئێوە ئەبێ؟ دەست خۆش سەرەتا ئەم سۆفتوێرەی ئێمە زیاتر لە 4 ملیۆن توێژینەوەمان پەیپەرمان ڕەنکین کردووە لەناو بەرنامەکە زیاتر لە 4.6 شتێکی وە لەو بابەتە ئەمە وەک وتت هەر کوردستان و عێراق نییە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەموو جیهانە بەڵام ئێمە تۆپ تێنەگە کە خەڵاتیەکەین لەسەر ئاسی ئێرا خەڵاتیەکەین ئەمە خاڵێکی تری زۆر گرنگ بەنسبەت ئەوەی کە جۆری توێژینەوەکان چینیان تەنها توێژینەوە زانستیەکان ئەمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی زانستیە لە حەقەتە لەبەرەوە ئیش زیاتر لەسەر زانستە کرداریەکانەکەین و ئەو زانستانەی وەکو ماتماتیک و کیمیا و ئەحیا و بایۆلۆجی و هەندەسەکان و با بڵێن طب و ئەمانە ئەو جۆرە پەیپەرانە چی هەڵی ئەسەنگێنێ؟
بە پێوەرێکی تایبەت کە ناوی سناپرە Source Normalized Annual Paper Ranking کە ئەمە پێوەرێکی جیهانیە لەلایەن ڕێکخراوی کەیساینەوە دروست کراوە و خودی ئەم پێوەرە خۆی کراوە بە توێژینەوەیکی زانستی لە گۆڤارێکی زانستی بڵاو کراوەتەوە. بەم پێوەرە ئێمە کە پێوەرەکە لە 100% شەفاف و ڕوونە توێژینەوەکان کە لەو بەرنامە داهەن بەرنامەکە تەنها کۆلێکشنی با بڵێن داتاکان توێژینەوەکانی جیهان کۆگاتەوە دواتر پێوەرەکەی پێدراوە و لەسەر ئەساسی ئەوە تۆتەڵ سناپرمان پێڵێ برسترینیان ئەبێ بە لوکی هەڕەمەکە بێ بە یەکێک لە تۆپتێنەکانە و ئەوەیەتە خوارەوە بۆ شێوازە. سمپیۆزیۆمی ئەم جارە جیاوازی بێ لە گەڵەوانی ڕابردووترا کە ئەنجام درراوە؟ بێگومان یەکێک لەو شتانێک ئێمە لە خراوی کەیسان لە حەقەتا زۆر دڵمان پێخۆشە کە ئەمە یەکەم بەردەوامیەکەمان ئەمە جیاوازیە لە ڕاستی ئێمە هەشتمین سیمپۆزیەم ئەنجام دەدەین. حوتەکەی در ئەتوانم بڵێم هیچ سیمپۆزیەمێکمان نەبووە بەراورد بەوەی ڕابردوو جیاوازیەکی تیانەبێت. یەکەم جیاوازیەکان ئەم ساڵ زۆر تایبەتە. ئەم ساڵ ڕەنکینی هەموو جیهانەکرێت کە ساڵانی ڕابردوو ڕەنکین لەسەر ئاسی پارێزگا و با بڵێن عێراقا بووە. ئەم ساڵ هی هەموو جیهانەکرێت هەموو جیهان. لێرە و کۆمەڵێک داتای زۆر گرنگمان لەبەردەستایە. ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان لەکوێی ئەم ناوەندە جیهانین بۆ نمونە وڵاتێکی وەکو ئەمریکا ئایا بە چەند کەسەوە پەیپەرێکی زانستی ئەنجام دەدەن ئەی بەراورد بە عێراق ئەمە چۆنە. ئەمە لە دەرئەنجامی دوای سیمپۆزیەمەکە ئەم داتانە بە وردی ئەخرێنە ڕوو کۆمەڵێک داتای زۆر گرنگمان پێ ئەڵێنکەوە پێویستەکە ئێمە وەکو وڵاتێکی موسڵمان وەکو هەرێمی کوردستان وەکو عێراق ئیشی گرنگی زۆر لەسەرکەین بۆ ئەوەی بەراورد بە وڵاتانی دەوروبەر و جیهان دوانەکەوین. ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە لەسەر ئاسی جیهانەکرێ. خاڵێکی ترەوەی کە ئێمە لە ڕاستی ئەیبینە پارێزگای هەڵەبجە ئەمە بۆ خۆی ئێمە زۆر بە گرنگیانی بە سوپاسەوە لەگەڵ زانکۆی هەڵەبجە و لەگەڵ پارێزگای هەڵەبجە کەوانیش هاوبەشمانن و هاوکارمانن بۆ ئەنجامدانی ئەم سیمپۆزیەمە نایابە. ئەمە گرنگی و ئەهمەتیشی هەیە بۆ خوێندکارانی زانکۆ بۆ خوێندکارانی پەیمانگا هەن ئەو کەسانی کە توێژینەوە ئەنجامەدەن. بێگومان ئەمە گرنگیکی زۆری هەیە. ئێمە ئەگەر بین سەیری داتاکانی ساڵی ڕابردوو بکەین سەیری داتاکانی ساڵی ڕابردووەکە یان بەراوردێکی بەم ساڵ کە ئەبینی کۆمەڵ توێژینەوەی زۆرتر هەم لە ڕووی جۆر هەم لە ڕووی کواڵیتی توێژینەوەکە هەم لە ڕووی ژمارەوە زۆر پێشکەوتە بە ساڵانی ڕابردوو. ئەمە خاڵێکی گرنگە کە پێمان وایە یەکێک لە سەبەبەکان ئەنجامدانی ئەم سیمپۆزیەمە هاندانمان هەیە بۆ توێژەران دەستخۆشییان لەکەین. ئەمە وە ئەکا تۆ پێشکەویت واتە واکە تۆ یعنی ئەم کوردستانە پێشکەوت چونکە بەڕاستی داینامۆی هەموو پێشکەوتنێک توێژینەوەی زانستیە توێژینەوەیە. ئەمە خاڵێکی گرنگ بۆ هەمومان. خاڵێکی دووەمەوەی کە بەڕێزت باسرد کە بەڕاستی بۆ خوێندکارانی چی با بڵێن ئەندەرگراجویت بێت چی ماستەر و دکتۆرا ئەم بابەتانە بێت کە ئەمە سوودێکی زۆری هەیە چونکە ئێمە پانێڵی دووەمانیان با بڵێن پارتی دووەمی ئیڤێنتەکەمان کۆمەڵە تۆپیکێکی زۆر گرنگن زۆر ئەپدەیتن بۆ بەشداربووان بۆ ئەوەی کە ئێمە ڕاستە ئێمە یەین لەوێ لەسەر ئاسی عێراق تۆپتێنەکەیان پێ ناسێنین نەڵێن ئەمە زاناکانی ئەم ساڵمانن بەڵام لەگەڵەوەشتە نابێ بێڵین بە گیرفانی خاڵی بێنە دەرەوە. ئەتوانم لێرەوە دڵنیاییەوە بەم هەر کەسێک بەشدار بێ لەوە بە هەکبەیەکی پڕ لە زانست و زانیاری لە ڕۆژی سیمپۆزیەمەکەی دەدرێت چونکە کۆمەڵە تۆپیکێکی زۆر گرنگ هەڵبژێردراون کۆمەڵە کەسێکی زۆر تایبەت ئەو محەزەرانەمان بۆ ئەڵێنەوە. باش و من چەند پرسیارێک کۆ بکەم و لە یەک پرسیارە یەکەم چیە بەشداری ئەم چالاکی ئێوەکە ئەو ئاستە چیە کە بەشداریەکەمە یەک دوم ئەم ساڵ لەسەر ئاستی جیهانە ئەگەر توێژەرێک لە ئوسترالیا بێت لە یابان لە کەنەدا لە ئەمریکا ئێوە چۆن بانگێشتیەکەن بۆ ئێرە و ڕاست چێ داعمی مادی ئەم ئیشەی ئێوەکە؟ دەستخۆش سەبارەت بۆ با بڵێن کی ئەتوانێت بەشداریکە وەکو ڕۆژی سیمپۆزیەمەکە ئێمە
بە تایبەتی لە بەشی یەکەمیە ئیعلانکردنی ناوی زانەکانمانە لەسەر ئاستی عێراق. لەبەرەوە پێمان خۆشە هەر کەس ئەوێت زانەکانی خۆی بناسێ بزانێت کێیە، پێمان خۆشکەوت دەرگامان کراوەیە ئەتوانێت بەشداریکە. پارتی دووەم ئەمێنێتەوە کە وتمان ئەمە زیاتر لایەنە زانستەکەیەتی ئەو خەڵکی کە با بڵێن لەم ناوەندەیە ئیشەکە بێگومان ئەمێنێتەوە بۆ ئەوە، ئەگەرنا با بڵێن خەڵکە عامەکە ئەوەی کە لە بواری زانست و توێژینەوەی زانستیە و بواری ئەکادیمیا ئیژناکە هەموو ساڵەکە وا بە لە دوای ئاشناکردن و بڵاوکردن و ئێعلانکردنی تۆپتێنەکە دواتر ئەوان ئەڕۆن و بەشی دووەمی خەڵکەکە ئەمێنێتەوە کە خەڵکی ئەکادیمی لە بوارە نخبەکە ئەمێنێتەوە کە بەدیار محازەڕەکانەوە ئەمێننەوە. باش ئەوەی کەوتم ئەگەر یەکێک لەو تۆپتێنە ئەو دەکەسەی ئەو دەتوێژینەوەی لەسەرەوەن لە وڵاتێکی دووری ئەم جیهانە بوو، ئێوە چۆن بانگێشتیەکەن چۆن دێتە ئێرە؟ لە ڕاستیە ئێمە با دووشت لێک جاکەینەوە. خاڵی یەکەمان ئێمە ڕەنکینەکە پێوەرەکە بۆ هەموو جیهانە و هەموو ئەو پەیپەرانەی کە لە ساڵی 2024 بڵاو کراونەتەوە بەڵام بۆ مەرجەی لە جۆرناڵێکی باوەڕپێکراو دەبێت، جۆرناڵێکی ساخت و فەیک نەبێ، ئەمە لە پێوەرەکەی ئێمە و لە بەرنامەکەی ئێمە هەیە و بڵاوی یەکەینەوە. باشە بەڵام خەڵاتکردنی ئێمە با بڵێن سیمپۆزیەمەکەی ئێمە بۆ عێراقە، یعنی بەس هەرێمی کوردستان و عێراق، هەرێمی کوردستان و عێراقە ئەوانە ئێمە خەڵاتەکەین، نەک توێژەرێک لە ئەڵمانیاوە لە یوکەیەوە لە ئەمریکاوە. ئێمە یەن هاتووین جارێ ئەمانەوە هانی توێژەرانی خۆمان بدن لە حەقەدا و ئیشاءڵڵا پلانی گەورەتریش بە ڕێگاوێکەوە لە سیمپۆزیەمانی داهاتووە کاری زۆر ناوازە ئەنجام بدەین. بەڵێ کاک بێنون ئەو توێژینەوانەی کە هەڵەبژێرێن کە باشترینەکانن ئێوە ڕوونیەکەنەوە بۆ ئامادەبووان بۆ خەڵکی کە لەبەر ئەم هۆکارانەیە ئەم توێژینەوەی باشە و حتمما هەموو توێژینەوەیەکیش دەرەنجامێکی و دەرەنجامەکە بۆ ئەو کەسا بۆ کۆمەڵگایە خودت بۆ ئەو چینی کە پێویستە ڕوونەکرێتەوە هەم سوودەکەی باسەکرێ هەمەوەی کە ئەگەر پلانێکە بێ جێبەجێ بکرێت دەگەڕڵێم ئەم شتانە جێبەجێ بکرێت فڵانەشت ڕوئە بە گوێرەم توێژینەوەی ئێمە چه سوودێکی ئەبێت بۆ دەرەنجامی ئەم دەرکەوتی ئەم توێژینەوانە؟ لە ڕاستی ئەو پێوەرە ئێمە پێوەرێکی زۆر گرنگە، تاکە پێوەرە لە جیهانە بۆ هەڵسەنگاندنی توێژینەوە، بۆ هەڵسەنگاندنی پەیپەر، تاکە پێوەرە لە جیهانە. لەبەرەوە زۆر گرنگە لە کۆمەڵێک بنەما پێکات، یەکێک لەو پۆینتانەی کە وەریەگرێت جۆری توێژینەوەکە. ئێمە توێژینەوەمان هەیە پێ ڕڤیوە، جۆری توێژینەوەمان هەیە ئۆریجیناڵە، جۆرەکانی ترمانەیە، هەرێکەوەمە پۆینتێکی پێیەوە قووەتی توێژینەوەکە. واتە ئەم توێژینەوەیە لە ساڵی 2024 تا ئێستا چەند جار کراوە بە سەرچاوە، واتە ژمارەی سایتێشنەکەی چییە؟ هەموو ئەمانە پێمانەڵێ بڵێ ئەم توێژینەوەیە گرنگە و لە کۆ بڵاوکراوەوە، ئەو گۆڤارەی کە دیا بڵاوکراوەوە قووەتەکەی چەنە، قووەتەکەی چۆنە. هەمویان کۆمەڵە وردەکاری و پێوەری زۆر گرنگن و بە تەواوەتی شەفافە ئێمە پێوەرەکەمان. وە گوتم ئێستا جەناب دەتوانین هەر بەو ئایپاتەی بەردەستت هەر لە گوگڵ بنووسی سناپر ڕەنکین یەکسەر پەیپەرەکەت بۆێنێ. لەبەر ئەوەی ئێمە کردومانە تۆ خۆش دەتوانی دانیشی لە ماڵەوە پەیپەرەکەی خۆت ڕەنکین بکەین، لەبەرەوە بە دڵنیاییەوە لە 100% ترانسپارنت و شەفافە پێوەرەکەمان و هەڵسەنگاندنەکەمان. باش وەک دوا پرسیاری خۆم لە ماوەی ئەم حەوت چالاکی زانستی ئەنجامتان داوە هەموو ساڵێک هەردە توێژینەوە بۆ وایە لە تۆپتێنەکە؟ بەڵێ چونکە ئێمەڵێن 10 توێژینەوە. باش ئەلم دەیە کە کاتە هەفتا دانەکە لەم حەوت چالاکی ڕابردوو تا ئەوتان کرد زۆرینەی هەرپەڕاست توێژینەوەکان ئەوانەی ئاستیان لەو با بڵین ڕانکینی ئێوە بەرز بووە لە هەرێمی کوردستان بوونیان لە شارەکانی عێراق بوون. ئێمە بۆ گوتم تەنها
ساڵی ڕابردوو لەسەر ئاسی عێراق بۆ ساڵەکانی ترمان لەسەر ئاسی شەشەکەی تر هەر پارێزگای هەرێمی کوردستان بوو دەبا پرسیارەکە بۆ ساڵی ڕابردووکم کابلەوەی بەڵێ لە ساڵی ڕابردوو کە لەسەر لەسەر ئاسی عێراق بوو بەڵێ چەند توێژەرێکی هەرێمی کوردستانی تیا بوو ئێمە بەدەل لەوەی کە تۆپ تێنەگە خەڵاتەکەین گەنجترین توێژەری ساڵ هەڵە نەبم ساڵی ڕابردوو لە پارێزگای هەڵەبجە بوو و تر لە دەوروبەری گەشتین توێژەرمان جاریوای موالیدەکەی زۆر کەمیشە دڵمان زۆر پێخۆشە خەڵاتێکی تایبەتمان بۆ هەموو ساڵ زیاتر توێژەرەکان ئافرەتن یان پیاون وڵی ئەویان ساڵ بۆ ساڵ ئەگۆڕێت ساڵ بۆ ساڵ ئەگۆڕێ هەردوو ڕەگەزەکەی تیا لە ڕاستیە بەڵام ئەوش ئەبێت یعنی ئێمە ئەو خاڵشمان بیر نەچێت کە توێژەرەکانی هەرێمی کوردستان هیچێکی ئەوتویان کەمترین لە چاو و توێژەرەکانی سەر ئاستی پارێزگای عێراق و دەوروبەرمان بەڕاستی خەڵکی زۆر بەتوانا و باشمان هەیە و هەر لەبەر ئەمەشە ئێمە سیمپۆزیمان بۆ دروست کردوون ئەبێ ڕۆژێکە بێت ئێمە پێزانینمان هەبێ بۆ ئایان و دەستخۆشیان لێ بکەین کەسێک کە ژەمکەمە دو پرسیار کەسێک کە توێژینەوەیەکی لە نامی ماستەر یاخود دکتۆرای ئەنجامدا ئەتوانێت لە لای ئێوە بەشدار بێت ئەگەر توێژینەوەکە لە گۆڤارێکی زانستی بڵاو کرابێتەوە بێگومان ئەچێتە ناو پێوەری ڕەنکینەکە ئیتر بە پێوەرەکەی خۆی لە ڕزبەندی چنامە و ئەوەی بۆ دەرەچێت خۆزگە ڕێکخراوێکی جا شوێنێکیش بەهاتایە ئەو هەموو توێژینەوەی قوتابیان لە قۆناغی 4 یا 5 یا 6 زانکۆکان کاک بێرون ئەنجامەدەن ئەمانەش هەر نەبوونایە بە توێژینەوە بۆ تەخەڕوج و یان بۆ نمرە بێ خۆزگە ئەمانش ئیشی لەسەر بکرایە مامۆستاگەن ئەوە پرسیارێکی زۆر گرنگە ئێمە یعنی بەداخەوە لێرە ئەم قسە بکەم ئەوەنە بە پێناسی توێژینەوە پێناوتە توێژینەوە چونکە یەکێک لە مەرجەکانی توێژینەوە بریتێ لە بڵاوکردنەوە لە گۆڤارێکی زانستی هەتاوەکو تۆ ئەمە دەستنووسە ئەم دەستنووسە بڵاو نەکەیت و پێناوتە توێژینەوە زۆر بەڕێز کاک بێرون ئەنوەر ئەندامی ڕێکخراوی کەیساین بۆ توێژینەوەی زانستی سوپاس بۆی لەم تەوری لەگەڵمان بوو سپاس بۆ گرنگیدانتان بە توێژینەوەی زانستی بەخێر بەناخەوە